باس لە گۆڕانکاریەکانی کەشوهاوەروە کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان دەکەینەوە و هەنگاوانی کە لایەنی پەیوەندیدار حکومەتی عێراق هەرێمی کوردستان پێویستە بینێ بە ڕووبەڕووبوونەوەی گۆڕانەکانی کەشوها و پاراستنی ژینگە لە هەر گۆڕانێکی کەشوها. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز خالد سلێمان ڕۆژنامەنووسی ژینگەی لە ستۆدیۆ بەیانی کورسان نیوزمیانە. کاک خالد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزان بە خێراتی. سپاس بە ئێوەش، بیانتان باش. زۆر سپاس. دیارە هەر وەک ڕوونەکە لە سەرانسەری جیهاندا گۆڕانەکانی کەشوهەوا لە بەشێک لە وڵاتاندا کاریگەرێنی نێرێنی دروست کردووە. بە دیاریکراوی کاریگەری گۆڕانەکانی کەشوهەوا ئەگەر لە سلێمانی یاخود بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و عێراق باس بکەین کاریگەریەکانی چۆن دەرکەوتووە؟ بەڵێ، هەڵبەتە دووشت هەیە. کاریگەریەکی ڕاستەوخۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەیە و هەروەها کاریگەری تێکچوونی سیستەمی ژینگەیش هەیە. ئەوەی یەکەمیان گۆڕانکاری کەشوهەوا ڕنگدانەوەی هەبووە لەسەر کەمی دابارین، ڕنگدانەوەی هەبووە لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرمە، ڕنگدانەوەی هەبووە لەسەر زۆربوونی خۆڵبارین، ڕنگدانەوەی هەبووە زۆر جار لە دروستبوونی لافاو. چونکە مەسلەی کاریگەری گۆڕانکاری کەشوهەوا تەنها بێبارانی نییە، زۆر جار بارانی نالەبار، بارانی بەخۆر دروستە بێت کە ئەبێتە هۆی لافاو، ئەبێتە هۆی ماڵوێرانی. ئەمانە هەمویان لە عێراق و لە هەرێمی کوردستانە ڕنگدانەوەیان هەبووە. لایەنەکەی تریان، لایەنی دووەمیان ئەوش کە گۆڕانکاریە لە ناو سیستەمی ژینگەیە. ئەمە هۆکارێکی لۆکاڵیە، مەبەستم ئەوەیە لەسەر هەمە چەشنی، لەسەر سیستەمی سروشتی، لەسەر ژیانی خەڵک، پیسبوونی هەوا، پیسبوونی سەرچاوە ئاویەکان، نەمانی گیانەوەرە کێوەکان، ئەمانە هەمووی بەهۆی چالاکی مرۆڤەوەیە. ئەگەر چالاکیەکان پیشەسازی بن، کشت و کاڵی بن، گەشت و گوزاری بن، هەموو جۆرەکانی چالاکی. بەڵێ لە هەردوو ڕۆکەوە عێراق کاریگەریەکی زۆری لەسەر کەوتووە، بەتایبەتیش لە هەرێمی کوردستانە. ئێمە ئەگەر ئێستا بۆ نمونە باسی ئەمڕۆ بکەین، ئێمە ئەمڕۆ 15 نەورۆزە، 15 مانگی نەورۆزە، بەرزبوونەوەیەک لە پلەی گەرمایە ئەبینین لە مێژووی وڵاتە بەم شێوە نەمان بینیوە. ئەمانە هەمووی ئەو کاریگەریانن کەوا لەسەر ئاستی هەموو جیهان. هەڵبەتە گۆڕانکاری کەشوهەوا جیاوازی هەیە لە نێوان هەرێمێکەوە بۆ هەرێمێکی تر، وڵاتێکەوە بۆ وڵاتێک، لە کێشوەرێکەوە بۆ کێشوەرێکی تر. خۆی هەر باشە، ینی ئەم بەرنامەیە گرێ بدرێ بە دیداری سلێمانی، چونکە سوبەینێ ئەمڕۆ سوبەینێ بەشێکی زۆری دیدارەکە تەرخان کراوە بۆ قسەکردن لەسەر مەسەلە ژینگەیەکان و هەروەها کاریگەرەکانی گۆڕانکاری کەشوهەوا لەسەر عێراق و لەسەر هەرێمی کوردستان. هەڵبەتە خاڵی سەرێکی لەم دیدارەیە ئەوش ئەوەیە چارەسەر چییە؟ چونکە ئێستا هەمومان تەنانەت هاوڵاتیان لە عێراق و لە هەرێمی کوردستانی ئەزانن کاریگەری گۆڕانکاریەکان چین. ئەوانی کە باسمان کرد کەمبوونەوەی ئاوە، کەمبوونەوەی سەرچاوە سروشتیەکانە، بەرزبوونەوەی پلەی گەرمایە. ئەم هەموو بابەتانە پێویستیان بە چارەسەرەوە، پێویستیان بە بڕیاری سیاسیە. تەنها مەسەلەکە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری لای هاوڵاتیان نییە، لەگەڵ ئەوەشا بڕیاری سیاسی ئەوێ لە ڕووی بەکارهێنانی وزەوە، لە ڕووی فراوانکردنی سەرچاوەکانی داهاتەوە. عێراق وڵاتێک نابێت هەتایە پشت بە نەوت ببەستێ، و هەروەها هەرێمی کوردستانیش. بۆیە پێویستەکە ئەڵتەرناتیڤ بدۆزرێتەوە، پێویستەکە چارەسەر بدۆزرێتەوە بۆ داهاتوو. ئەگەر ئێستا هەنگاو نەنرێت، ئەوە لە داهاتووە کۆمەلگا بەڕووی قەیرانێکی ئەجگار گەورە ئەبێتەوە لە ڕووی ژینگەییەوە. چونکە ئێمە هەموو ژیانمان بەسراوە بە ئەو سیستەمە ژینگەیی کە هەمانە، لە ڕووی ئاوی خواردنەوەەوە، لە ڕووی خۆراکەوە، لە ڕووی ژیانەوە، لە ڕووی بوونەوە. بۆیە لە دیداری سلێمانیە ئەم ساڵ فۆکەسێکی باش کراوەتە سەر ئەم بابەتە و چەنەها ڕۆژنامەنووس و چەنەها بڕیاردەری سیاسی و هەروەها ئەکسپرت مەبەستم پسپۆرە لەم بوارەیە بانکراون. سوبەینێ قسە ئەبێت لەسەر ئەم بابەتە و وابزانم وەزیری پێشووی سەرچاوەکانی ئاو لە عێراق و هەروەها چەند ئەکسپرتێک، تەنانەت منیش وەک ڕۆژنامەنووسێکی تایبەت لە بواری ژینگەیە هەر لەو بوارەیە قسە ئەکرێت و گفتوگۆ ئەەکەین ئایا عێراق ئەبێت چی بکە، هەرێمی کوردستان ئەبێت چی بکات. ئەو هەنگاوانە چین کەوا لە 10 ساڵی داهاتووە، لە 20 ساڵی داهاتووە نەوەکانی داهاتوو بتوانن لەم وڵاتەیە بژین و تووشی
ڕە و تووشی سەرگردانی نەبن. بەڵێ کاک خالید کەواتە دیداری سلێمانی چۆن دەتوانێت ڕۆڵی گەورە و کاریگەری هەبێت لە چارەسەرکردنی پرسە ژینگەیەکان بە شێوەیەکی گشتی لە عێراق و بە تایبەتریش لە هەرێمی کوردستاندا؟ خۆی خەڵەت جەوهرەکە لێرایە لەبەر ئەوەی سەرۆکوەزیرانی عێراق ئامادە بووە، لەبەر ئەوەی سەرۆکی دادگای باڵا ئامادە بووە، لەبەرەوەی سەرۆکی هەرێم ئامادە بووە، جگە لە بڕیاردەرانی سیاسی تر جێگری سەرۆکی هەرێم ئەم کەسایەتیەکانی تریش ئەمان بڕیاردەری سیاسین. بۆیە لێرەیە ئەبێ گوێ بگرن تا ئێستا ئەگەر گویان نەگرتووە مەسلەکەیان پشت گوێ خستووە ئەبێ لەم ڕۆ بەدواوە گوێ بگرن. ئەو چاڵنجانە ئەو ئالنگاریانە چین کەوات و ڕوبەڕووی عێراق بوونێتەوە ئەی چارەسەر چییە؟ چونکە خۆ مەسلەکە هەر ئەوە نییە دابنشین و باسی ئەو بکەین بڵێن ئێمە تووشی ئەم گیر و گرفتانە ئەبینەوە، باشە تووشی ئەمانە ئەبین ڕوبەڕووی ئەمانە ئەبینەوە ئەی چارەسەر چییە؟ داهاتووی وڵات لە ڕووی ئاوەوە چۆن دابی نەکرێت؟ ئێمە گرفتی گەورە هەیە لەگەڵ دراوسەکانە لەگەڵ وڵاتانی تورکیا و ئێران تا ئێستا گرفتی ئاو چارەسەر نەبووە. لە ڕووی ناوخۆییە ئیدارەدانێکی باشی حکومڕانی ڕەشید نییە بۆ سەرچاوە سروشتەکان، لەوانە ئاو، لەوانە دار و درەخت، لەوانە دارستان، لەوانە خاک، لەوانە هەوا، ئەمانە هەبووی ئەبێ بە وەرهێنانیان تیا بکرێت. تا ئێستا فۆکەسی عێراق وەبەرهێنانە لە نەوتە، بەڵام نەوت سەرچاوەیەکی وزەیە کە نوێ نابێتەوە 10 ساڵ 20 ساڵ 50 ساڵ بەردەوام بێت دوای تەواو ئەبێ ئەی دوای ئەوە چی بکەین؟ بۆیە لە ئێستەوە ئەبێ ڕوانگە ئەبێ بۆچوونی خەڵک بۆچوونی نخبەی سیاسی بەو ئاراستەیە بێ تەنانەت ئەبێ وەبەرهێنان لە هەواشا بکرێت، لە خاکا بکرێت، لە دارستانە بکرێت، لە ئاوا بکرێت. ئەگەر ئەمانە نەبێت ئەوە بە دڵنیاییەوە نەوتەواو بێ ئەو کاتە ئەی چی بکەین؟ پرسیارەکە لێرە. بەڵێ کەواتە ئەو ئاڕاستی بیرکردنەوە لەلایەن نخبەی سیاسیەوە لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە ئومێدێکی گەشتە لە عێراق و هەرێمی کوردستان؟ پێم وایە تا ئێستا لە ئەوان جێگەی سەرنج نەبووە، بەڵام ئێستا ناچارن وا بیر بکەنەوە. بۆ چونکە جیهان پلەی گەرما هێشتا لە بەرزبوونەوەیە، هێشتا لە ئاستی جیهانیە بڕیارێکی وا نەدراوە بۆ نمونە گازە گەرمکەرەوەکان لە کەشە کەرم کەم بکرێنەوە بۆی پلەی گەرما دابەزێ، بۆی سیستەمی سروشتی بگەڕێتەوە ئاستی خۆی. ئێمە کە ئەڵێن ئاستی خۆی باسی شۆڕشی پیشەسازی ئەەکەین کە ئەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی سەدەی هەشدا. لە ماوەی ئەم 200 ساڵەیە گۆڕانکاریەکی ئێجگار زەبەلاح لە ناو سیستەمی ژینگەیە دروست بووە. ئێمە ئێستا باس لەوەکەین کە بەرەو لە ناوچوونی شەشەم ئەچین، کە ئەڵێن بەرەو 5 لە ناوچوون هەیە لە مێژووی زەویە. ئێستا ئێمە لە هەموو دنیا باس لە ناوچوونی شەشەم ئەکامە بەسم هەموو جۆرەکان، هەموو زیندەوەرەکان لەگەڵ ئەوانەشە ئینسان. بۆیە ئەگەر لە ئاستی جیهانیە تا ئێستا بڕیارێک نییە، ئەی باشە لە ئاستی لۆکاڵیە، لە ئاستی هەرێمایەتیە چی بکرێت؟ هەڵبەتە لێرەیە عێراق بە حکمی ئەوەی بەشێکە لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. هەڵبەتە لە سەرەتای بەرنامەکەیە جەنابەت لە بری باکووری ئەفریقیا وتی باشووری ئەفریقیا، بەڵام باکووری ئەفریقایە. ئەم ناوچەیە یەکێکە لەو ناوچانەی کە لە هەموو دنیاە زۆرترین زیانی بەرکەوتووە لە بەردەم گۆڕانکاریەکانی کەشوهەوایە. بۆ چونکە ئەم ناوچەیە لە سا 6 دانیشتوانی هەموو جیهان لەم ناوچەیە ئاژین، بەڵام سەرچاوە سروشتیەکان لە ناو ئەوانەیە ئاو تەنها لە سا 1 هەیە. کەواتە تەماشای ئەم نابەرابەریە بکە لە نێوان ڕێژەی دانیشتوان و لە نێوان ڕێژەی ئەو سەرچاوە سروشتیانەی کە هەمانە بە تایبەتی ئاو 1 لە سا. کەوابێ ئەبێ لێرە استراتیجێک هەبێ، ئەبێ دووبارە بیرکردنەوە هەبێت لە سەرفکردنی ئاوا، لە سەرفکردنی خواردنە، لە سەرفکردنی وزەیە. ئەمانە هەمووی بابەتن پەیوەستن بە ژیانی خەڵکەوە. ئێمە لە تا ساڵانێکی پێشوو کە باسی ژینگە ئەکراوامانە زانی ژینگە تەنها ئەوەیە و سروشتێکەیە و چێژی لێ ئەبینین و مەسلەیەکی پرستیجە. نەخێر، مەسلەکە پرستیج نییە، مەسلەکە مەسلەی بوون و نەبوونە. ئەگەر ئەم سیستەمە ژینگەیە نەپارێزرێ ئەوە ئێمە بوونمان ئەکەوێتە ژێر
مەترسیەوە. بەڵێ کاک خالیت هەلبەتە چەند ڕۆژی ڕابردوو حکومەتی عێراق چەند بڕیارێکی دەرکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی ژینگە ئەمە کاریگەریەکی چی دەبێت؟ تا ئێستا حکوومەتی عێراقی ئێستا کەوتووەتە خۆی. ئێستا کەوتووەتە خۆی بۆ چونکە لە زۆر شوێنە بۆ نمونە لە نێوان شاری کووت و ناسریەیە ڕووباری غەڕاف تقریبان وشکی کرد. بەنداوەکانی تر مەبەستم سەرچاوە ئاویەکانی تر زۆنگاوەکان لە ئاسێکی زۆر خراپان. کشتتوکاڵ لە باشووری عێراق زۆر خراپە. تا هەڵبەتە حکوومەتی عێراق تا ئێستا ئەڵێ لە هەفتای هۆکارەکان ئەگەڕێنەوە بۆ وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێران کە تا ئێستا ڕێککەوتنیەکی کۆنکرێتی نییە بۆ دابشکردنی ئاو. ئەمە هۆکارێکە. هۆکارەکانی تر ئەڵێ لە ساسی ناوخۆیە. مەبەستیان لە ئیدارەدانێکی باشی ئاوە لە ئیدارەدانێکی باشی دەرامەتە سروشتیەکانی ترە. تا ئێستا بۆ نمونە لە عێراقا سوود لە ئاوی بەکارهاتوو وەرناگیرێت. بەمەرجێک ئاوی بەکارهاتوو ئەو ئاوەی کە لە شارەکانەوە دوای بەکارهێنانیان تا ئێستا ئەڕژێنە ناو سەرچاوە سروشتیەکانەوە. مەبەستم ناو ڕووبارە سروشتیەکانەوە. کەواتە لێرە ئەتوانرێت ئەمە بکرێت بە سەرچاوەیەکی تری ئاو. لە زۆر وڵاتانی دنیاە بۆ نمونەیەکی زۆر ڕوونتە ئێمێ لە شارێکی گەورەی وەک ستۆکهۆڵمە ئاوی بەکارهاتوو خۆراکی بەکارهاتوو هەموو پاشەڕۆکان ئەکرێن بە وزە و ئەو وزەیە بەکارێت بۆ گواستنەوەی سیستەمی گواستنەوەی ناوخۆی. ئێستا زۆر پرسیار لەوەکرێ ئاەتوانین بەراورد بکەین لە نێوان سوید و لە نێوان عێراق. من ئەڵێن بەڵێ ئەتوانین بەراورد بکەین بۆ چونکە ئەو تەکنۆلۆژیایی کەوا لە بەردەم وڵاتێکی وەک سویدایە ئەتوانرێ بگاتە عێراقیش. عێراق وڵاتێکی هەژار نییە دەرامەتی هەیە. بەڵێ کاک خالد وەکو کۆتا پرسیار ئەگەر ئەمەوێت ئەم پرسیارش جارێکتر پێوەست بکەینەوە بە دیدارەکەوە لە نووسینەکان تا زۆر باسی سیاسەتی ئاو ئەەکەی کە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و هاوکات ژینگە بەجێشتووە ئەم دیدارە دەکرێت ڕێگە چارەسەر بۆ ئەو سیاسەتە بدۆزێتەوە؟ خۆی یەکێک لە تەوەرەکان بڵێ سەرچاوەی لە عێراقا تا ئێستا ئێمە باسی گرفتەکان ئەەکەین ئەی چارەسەرەکان چین؟ بەڵێ چارەسەر هەیە ئەو چارەسەرانە هەوڵدانە لە ڕێگەی پەیوەندی ناوخۆیی وڵاتانی دراوسێ وڵاتانی هەرێمەکە هەروەها وڵاتانی دنیا بۆ ڕێککەوتنیەکی کۆنکرێتی لەگەڵ ئێران و تورکیا لەسەر ئاو ئەمە یەک و هەروەها ئیدارەدانێکی باشی ڕەشیدە لە عێراقا بۆ سەرچاوەکانی ئاو لە هەموو ئاستەکانە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ خالد سلێمان ڕۆژنامەنووسی ژینگەی دووبارە سپاس بۆ بەڕێستان.